باسی داگیرکردنی قەڵای دمدم و کوژرانی ئەمیرخان و دەست و پەیوەندەکانی و کارەساتەکانی دیکە کە هێندێکیان لە سەردەمی ژیانی ئەتیمادوددەولەدا و هێندێک پاش ئەو ڕوویانداوە. چونکە لە بەربارانی زۆر وەک گوتمان سوڵق سوودێکی ئەوتوی نەبوو، بڕیار درا کە هەموو ئەمیرەکان سەنگەری خۆیان بە ڕێگەی کوچەی بە سەوەتاندا بەرنە پێش و قەڵاکە بە یارمەتی خودا و هێزی باسک بگرن. جەنابی وەزیر لە مەزلی خۆی باری کرد و بۆ لای سەنگەری حەسەنخان هات. سەنگەرێکی بە سەرکردەی سەفەرقولی بەگ و پیاوەکانی تایبەتی شاکردە سەنگەری خۆی و لەوێدا دامەزرا. لە هەموو لاوە شەو ڕۆژ تێدەکۆشان و شتومەک و کەرەستیان دەکێشاوە. سەوەچنەکان سەوەیان دەچنین و هێندێک گڵوقوڕیان لە ڕێگەی دوورەوە دێنا تا سەوەکانی پڕکەن. ئاسنیان بەسەر تەختێکی ئەستوردا کێشا بوو، گەردونیەکیان ساز کرد بوو کە کارگەرەکان لە پشت ئەوێ کار بکەن و لە گولەی زەبروزەن و تفەنگ بپارێزرێن. بەو جۆرە شەوانەکاریان دەکرد و گەز بە گەز دەچوونە پێش. لەگەڵ ئەوەشدا هیچ شێوێک نەبوو کە دووسێ کەس لە نێو نەچن. لە پێشدا حەسەنخان و ئەلیاس خەلیفەی قەرەداغلو و میرفەتاحی مینباشی تفەنگچیەکانی ئیسفەهانیان بەو جۆرەی گوتمان برنە پێش و سەنگەریان گەیان دەبن بورجی گەورەی دەرەوەی قەڵاو و تەنیشتدیواری. قەرابەگناوێک کە وەکیلی ئەمیرخانی بوو پاسەوانی لەو بورجە دەکرد. کارێسکەنەکان چەند ڕۆژ کاریان کرد و ئەو دارانیان ئاگرتێ بەردا کە بۆ قایمی دەنێو چینەی دیواریان کێشا بوون. ئەو دارانە سووتان. دیوارەکە هەرسی هێنا و زیگیدا و نیوەڕۆی کە کارگەرەکان خەریکی ناخواردن بوون لایکی بورجەکە بزود. تێک ڕووخاو دەستێک لە پاسەوانەکان لەگەڵ خاک و خۆڵ بۆ نێو دۆڵەکە جا لەبوونەوە. کە ئەوە ڕوویدا جەنابی وەزیر بۆ حەسەنخانی دەستور فەرموو کە ئیتر چ وەختی ڕاوەستانە هێرش بۆ بورجەکە بەرن. حەسەنخان فەرمانی هێرشیدا. هەوڵکەسێکی پێی لەسەر بورجەکە دانا و تفەنگی لە قەرابەکدا و سەری بڕیوهێنایەوە. پاڵەوان محەممەد ناوێک بوو لە تفەنگچیەکانی خوزانی ئیسفەهانی. لە پاش ئەو 12 کەسی دیکە سەر بورجەکە کەوتن و 7 پاسەوانیان لە سەری سەربڕی. خوشکەزای ئەمیرخان کەلاوێکی زۆر جوان چاک و شەنگ و شۆخ بوو، هەڵدێرا و لە خوارێ لەگەڵ جێلەپیاوێکی تیرەی چینی کە لە پاسەوانان بوو تێک ئاڵقان و دەستبەیە خەبوون. هەردەست بەجێ کوشتی و سەری بڕی و هێنایەوە. جەنابی ئەتیمادوددەولە زۆری پێناخۆش بوو. گەلێک بەسەر کابرای داهات و ئەو خەڵاتی بە هیوای بوو نەیدرایە. بیبڕینەوە بورجەکە کە داگیر کرا و پاسەوانەکانی زیاتریان کوژران و چەند کەسیشیان لە بن دار و بەردوو گڵداخنکان. نووسری ئەم پیتانە کە لەو هاتوچوێدا ڕەفیقی جەنابی وەزیر بوو، ئەم چوارنیوە شیعرەی بەدڵدا هاتو نووسی: ئەو بورجە کە بۆ گرتنی دەستت گیرا لە ئاسوی ئەوێ وەک هەتاو هاتیە دەر. ئەوەندە بەرز بوو کە دەستی هیوای کەیوان کورد بوو بۆ ئەوەی بگاتە توربەی ڕێژی. کاتێک بورجی گۆڕین کە وەک بەردی سەر ڕێگای غازیان بوو گیرا، کار هاسان بوو. لە ماوەی 10 ڕۆژدا سەنگەرەکانیان گەیاندە دەوروبەری قەڵاو، تۆپچیەکانیان دامەزراند. تۆپێکی گەورەی بالیمیزیان بەرامبەر بە قەڵای سەرێ و تۆپێکی دیکەیان بەرامبەر بە قەڵای خوارێ لە سەنگەری پیربووداخاندا دامەزراند و دەستیان بە گولەباران کرد و تەنجیان بە قەڵانشینەکان هەڵچنی. ئەمیرخان سەری لێشێوا و کوردەکان هیوا بڕاو بوون، چونکە گەلێک لە خزم و کەسوکارەکانیان لەو شەڕانەدا کوژران. قەڵانشینەکان دەستیان بەهاتنە دەرکرد. هەموو ڕۆژێدە کەس و 20 کەس لە کوردەکان و لە جەلالەکان خۆیان دەرباز دەکرد و پەنایان بۆ سەنگەرەکانیان دەهێنا. لەسەر فەرمانی پیرۆز پەنا دەدران و خەڵات دەکران و دڵخۆشی دەدرانەوە. بە کورتی کاری قەڵا گەیشتە جێگایەک کە ئەوڕۆ سبەی بگیرێ کە ڕووداوی مەرجی ئەتیمادوددەولە ڕوویدا. چلۆنایەتی ڕووداوەکە ئەوەیە: ڕۆژێکی لەگەڵ ئەمیرەکان لە مەزلی گەنج عەلیخان بوون. ئێوارەیە کە هاتنەوە سەرێکی تۆپخانەیاندا، سەری شەوێ هاتنە دیوەخان. پاش بە جێگەیاندنی نوێژان تا دوو بەتڵ شەو ڕابرد، وەک جاری جاران زۆر بە ڕووگەشی و ڕووخۆشی لەگەڵ خەڵکی مەجلیس قسەی کرد. کاتی خەو چووە جێی نووسن. نووسری ئەم بەیتانە هێشتا نەگەی بوومەوە مەزلی خۆم کە بە دوامدا هاتن. منی هەژار سرم سوڕما کە دەبێ هۆی بانکردنم چی بێ. یەکی دیکە گەیشت و گوتی: جەنابی میرزا بە مەرجی مفاجات تەواو بوو. هەموو تووشی سەرسوڕمان و خەم و پەژارە بوون. خەبەرەکەمان بە خاوەنشکۆ ڕاگەیاند. هەر ئەوی شەوێ تەرمەکەیان لە بن قەڵا هێنا خوارێ و شوشتمان و کفنمان کرد. ئێوارەی ئەوی ڕۆژێ ناردمانەوە تەورێزێ. ئەمیرەکان ناردیان لە دوو ئیمام قولیخان کە بە لەشکرێکی تیارەوە لە سەڵماز بوو. ئەو ڕووداوە هەموو کەسی پەرێشان کرد و کاری قەڵای کە نزیک بە تەواوبوون بوو کەمێک وەدواخست. قەڵانشینەکان خۆڕاگرتر بوون. تا محەممەد بەجی شاملۆ کە کرا بۆ سەردار گەیشتە جێ، ئەمیرەکانی پێشوو تازە هاتوو بەو پەڕی لە خۆبردنەوە خەریکی گرتنی قەڵا بوون.
بە ماوەیەکی کورد سەنگەرەکان لە خوارەوە گەیشتنە بندیوار و بورجەکان بە زەبری تۆپە بەردوەشێنەکان وەلەرزین کەوتن و درز و کەلێنیان لێپەیدا بوو. لە لای سەرەوە ئازایانی قەڵاشکێن هێرشیان هێنا و دووسێ بورجیان داگیر کرد. لە لای سەنگەری پیربوداخانیشەوە غازیەکانی تورکمان پەلاماریان بۆ بورجەکانی خوارەوە کە کوڕەگەوری ئەمیرخان فەرماندەی بوو برد و پێی هەڵچوون و وەسەری کەوتن. پاسەوانەکان خۆیان بۆ ڕانەگیرا، دەستیان لێ هەڵگرت و ڕایان کرد بۆ قەڵای سەرەوە. حەوشەکە کرا و لەوێ ڕاخەریکی هەڵکەندنی دیواری نێوان دوو قەڵاکان بوون. پاسەوانەکانی بوزلۆق پیاویان ناردە خزمەت ئەمیرەکان و ئامانیان خواست تەسلیم بوون و بوزلۆقیان بەدەستەوەدا. سێ قەڵای قایم گیران، کوردەکان لە فرەکەوتن، هەموو ڕویان لە ماڵی ئەمیرخان کرد کە ئەوێشیان کرد بۆ نارین قەڵا. غازیەکان بێترس خۆیان لە قەڵا هاویشت، جگە لە ماڵی ئەمیرخان هەموو کەلێن و قوشبنی قەڵاکەیان داگیر کرد. ئەمیرخان کە تەماشای کرد لە هەموو لە بەڵا دەوری گرتووە، کوردەکانی لە شەڕکردن مەنع کرد و ناردیەکن محەممەد خان و تکای کرد کە بۆ خۆی لەگەڵ غازیەکانی شاملۆ بێنە ناو قەڵا، چونکە لە حەسەن خان دەترسم و زۆرمان خوێن لێکتر ڕشتووە. ئەو ئاگاداریمان لێ بکە خۆم و کوڕەکانم و خێزان و دەست و پەیوەندەکانم بە سەلامەتی بنێرێتە بەر بارەگای بەرزی شا. لەو کاتەدا خان عەبداڵی موکری بە چەند کەس لە نزیکەکانی خۆیەوە هاتە دەر، ئەویان ناردە قۆناغی ئەلیاس خەلیفەی قەرەداغلو کە میوانی ئەو بێ. لە پاش ئەو محەممەد بەگی برای ترویل بەو جەلالیانەوە کە لە قەڵادا بوون دەرکەوت. پاشان محەممەد بەگ لە سەرویستی ئەمیرخان چوە نێو قەڵا. ئەمیرخان و کوڕەگەورەکەی و نزیکەی 100 کەس لە عەشیرەتی برادۆز هەموو زرێ پۆش و تفەنگ بەدەست و چەکدار بە هەموو ئەسبابی شەڕەوە لە ماڵەوە هاتنە دەر. لەگەڵ محەممەد بەگ یەکتریان دی و 200 کەسێکیش لە قەڵادا مانەوە. محەممەد بەگ پاسەوانی بە دیارەوە دانان کە کەزویان نەرزێ و ڕوو لە ماڵیان نەکا. ئەمیرخان و دەست و پەیوەندەکانی هێنا ماڵی خۆی و خێوەت و بارەگایەکی گەورەی تایبەتی بۆ هەڵدان. ناردی لە دوی حەسەن خان و ئەمیرەکانی تر کە بێن ئەمیرخان ببینن. جا ئەو دەمی هەرچی قازانجی دەوڵەتی تێدا بوو ئەوەی بکەن. بۆ خۆشی وێڕایبراکانی لە نێویان دانیشت و بە گەرمی میوانداری لێکردن کە حەسەن خان لە خێوەتەکە نزیک بۆەوە ناردی بە دوای محەممەد بەگیدا و بانجی کردە دەرێ. نهاتنی حەسەن خان بۆ خێوەت و چوونە دەری محەممەد بەگ ئەوانی نیگەران و درودۆن کرد. حەسەن خان بە محەممەد بەگی وت سرم لە کاری تۆ سوورما و قەدوام لە تێگەیشتن و لێزانینی تۆڕانە دەدی کە بە خۆت و برایانەوە لە نێو ئەو یاخی و سەرکێش و لاسارانەدا دابنیشی کە دەستیان لە خوێنی خۆیان شوشتووە و جێمتمانە نین و نابێ بە هیچ بارێک بڕوایان پێ بکرێ. تەکبیر ئەوەیە کە ئەوان لە بەریەک بڵاو بکەی ئەمیرخان و کوڕەکەی و چەند کەسیان لەکن خۆت گل بدەوە و ئەوانی دیکە هەر چەند کەسیان بە ئەمیرێکی بسپێرە کە پاش ئەوەی فەرمانمان بۆ هات جێبەجێ دەکەین. محەممەد بەگ ئەو قسەی پێبەجێ بوو، پیاوی ناردەکن ئەمیرخانی. مانەوەی ئەو هەموو کەسە پێکەوە لە جێگایەک ئیمکانی نییە. بۆ خۆت و کوڕ و خزمەکانت گێرە بحەسێنەوە و ئەوانی دیکە دادەبەشین. ئەمیرخان ملی ڕاکێشا، بەڵام ئاوەڵەکانی ملیان نەداگوتیان بۆ خۆ دڵنیای کە ئەمیرەکان سربەخۆ ناوێرن ئەتۆ بکوژن، بەڵام یەکێ لە ئێمە ناهێڵن. بڕیارمان وابوو کە لە خۆشی و ناخۆشیدا پێکەوە بژین. ئێستا وا دیارە تۆ ژیانی دوو ڕۆژێت پێ باشترە، ئێمە لێک هەڵنابڕین و ئەگەر بکوژین با پێکەوە بمرین. جوابیان ناردەوە دەرێ. لە کاتی ئەو هاتوچوێدا لە ماڵی ئەلیاس خەلیفە هەرا پەیدا بوو. کاتێک خان عەبداڵی موکریان ناردە قۆناغی ئەلیاس خەلیفە بۆ خۆی لە سەنگەر بوو. پیاوەکانی خەریکی میوانداری و بە جێگەیاندنی ئەرکی پێویست بوون و شەربەتیان بۆ هێنان و لەو حاڵەدا خەلیفە کە پیاوێکی سۆفی و خاوەن ئاکارێکی ساکار بوو بەسەردا هاتەوە و میوانەکانی زۆر بە خێراتن کرد و لە پیاوەکانی تووڕە بوو کە بەو گەرمایە بۆ چەک و بەرجی شەڕتان لە برادەران نەکردوێتەوە. خزمەتکارێک کە بەرجی شەڕیان لێ وەرگرێ و سوچیان بکات. خان عەبداڵ و ئاوەڵەکانی خەیاڵێکی دیکەیان بەدڵدا هات. دەست بەجێ لە جێ خۆیان ڕاپەڕین و شیریان هەڵکێشا و چەند شیریان لە ئەلیاس خەلیفەدا و چەند کەسیان لە خزم و پیاوەکانی کە بێچەک بوون لە نێو خێوەت بریندار کرد. غازیەکانی قەرەداغلو پیان زانی و بە شیری ڕوتەوە لە خێوەتێوە ژوورکەوتن. ئەلیاس خەلیفە و دوو کەس لە خزمانی کوژرا بوون و چەند کەسیش بریندار بوون. ڕویان لە خان عەبداڵ کرد و ئەویان بە ئاوەڵانەوە لە توپەت کرد. ئەو ڕووداوە قسەی حەسەن خانی وەڕاز گێڕا و کەس متمانەی بەوان نەما. قزڵباشی غەزاکەر ڕووبوونە شیران و لەسەر کەسەوە نەچوون و شیران تێنان. هەرز لەو ڕۆژ پێشتر هات بۆ دەر، چ کورد چ جەلالی کوژرا، چونکە بەردەستبوونی ئەو چینە غەدارە وەک ئیمانی ناهومێدی بوو. ئەمیرخان و ئاوەڵەکانی هێرشی قزڵباشیان بۆ دەوری خێوەتەکەیان دی و ڕاپەڕین و لەبادیان کوون کرد و غازیەکانیان وەبەرتفەنگدا. لەو لاشەوە خێوەت گولەباران کرا. 20 کەسیان وەبەر هاتن کوژران. ئەوانی دیکە بە شیری ڕوتەوە دەرپەڕین و
بە شەڕکردن بە ڕێگای نەماندا ڕابردن. لەشکری ڕغەستاو وای دەست بە کوشتار کرد کە ئەو کەسانی 6 مانگ لەوەی پێش هاتبوونە دەریش دەرباز نەبوون، تەڕ و وشک پێکەوە سووتا، ئەوانی لە قەلاژ مابوونەوە ئاسەواریان لێبڕا، بە کورتی قەزا و قەدەر وای هێنابوو، ئەو ڕووداوە لە خۆی قەوما، پاداشی نمەک بە حرامی خۆیان وەرگرت. پاش لێکۆڵینەوە زانرا کە ئەمیرخان و ئاوەڵەکانی تەکبیریان کردبوو هاتبوونە سەر ئەوە کە ڕزگاریان لە دەست قەزڵباش ئیمکانی نییە، گوتبیان بەرجی شەڕی لەبەر دەکەین و چەک هەڵدەگرین و دەچینە دەرێ، هەموو ئەمیرەکان لەو کۆڕەدا کۆدەبنەوە، دەستیان لێ دەدەینە شیران تا لە دەرەوە ئاگادار دەبن جوقەواریان لێ دەهرین. ئەگەر توانیمان و دەرکەوین و خۆ ڕزگار بکەین ئەوە باشە، ئەگەر نەمانتوانی بەس نییە تۆڵی خۆمان لە پێشدا کردوتەوە و خوێنی خۆمان ئەستاندووە و پیاوانە کوژراوین، بۆیە و ئازایەتیە لە خان ئەبدار ڕوویدا لە پێشدا ئەلیاس خەلیفەی کوژ، خوددا بۆ خۆی دەزانێ. پاژەم ڕووداوە کوڕە بچووکەکانی و خاو و خێزانی ئەمیرخان ئەوی مابوون هێنانن بۆ هۆردوگا و ماڵ و سامانی قەڵانشینەکان بەسەر غازیەکاندا دابەش کرا، لە حاڵێکدا کە هۆردووی خاوەنشکۆل لە گاودۆڵی مەراغە بوو ئەوی قەوما بوو بە عەرزی پیرۆزی گەیشت. لەسەر فەرمودا چەند ڕۆژێک گەنج عەلیخان بە خۆی و تفەنگچیەکانیەوە لە بن قەڵامانەوە و ئەمیرەکانی دیکە بە لەشکرەوە ڕویان لە دەرگای خاوەنشکۆی عالەمپەنا کرد. لە چیمەنی قەراچۆق گەینە بارەگای پیرۆز، وڵات و سامان و دەسەڵاتداری ورمێ بە قوبانخانی برای محەممەد بەجی بێگدلی ئەسپێردرا. 3000 تومەن زێڕی نەقتیش بۆ پێداویستیەکانی قەڵای دمدم و یارمەتی غازیەکان و پیاوەکانی ئەو دیاری کرا. فەرماندرا لە سنووری ساور قورغان و گاورد تا سەڵماس هەموو ئەمیر و حاکمەکان لە بەرحکمی ئەو دابن و لە قسەی دەرنەچن. ئەویش بە لەشکرێکی تیارەوە چوو بۆ وێندەرێ و خەریکی ئاوەدانکردنەوەی قەڵا بوو. گەنج عەلیخانیش بەخۆی و تفەنگچیەکانیەوە تێکەڵی هۆردووی گەورە بووەوە. ڕووداوەکانی جیرانی قەڵای دمدم لە ناو کووردا بۆتە داستانێکی قارەمانەتی کە بەیدبێژ و حکایەتخوانەکانی کورد بە زیندێتی پاراستویانە. ئەم چیرۆکە بە چەند جۆر و بە چەند زاراوی جیاواز هۆنراوەتەوە و جێردراوەتەوە، بەڵام ناوەڕۆکی هەمویان لە ئازایەتی و خۆڕاگرتنی جەنگاوەرانی کورد و دڕندایەتی هێزەکانی عەجەمدا یەکەگرنەوە. بەر لە کورد خۆی کوردناسانی بێگانە بەیتی دمدمیان تۆمار کردووە و لەوەش چەندین تێکستی جیاواز ئێستا بەجێماون کە هەر یەکێکیان نرخی تایبەتی خۆی هەیە. لەوانە ئەم تێکستیان کە ئۆسکارمان لە سەرەتای چەرخی 20دا لە مکریان لە زمانی ڕەحمان بەکرەوە وەری گرتو و تۆماری کردووە. نووسەرانی هاوچەرخی کورد بایەخێکی تایبەتیان داوە بە ژیاننەوەی داستانی قارەمانانەی بەرگری دمدەم. عەرەبی شەمۆ لە داستانێکی هونەریدا و مستەفا ساڵح کەریم لە چیرۆکێکی درێژدا دایانڕشتۆتەوە. بەیتی دمدم: دڵم ڕاناوەستێ لەبەر ئەوی غەمێ لەبەر ئەوی ژانێ، بانجێکم وەبەر خوڵای ئەوی دیکەم وەبەر پێغەمبەری ئاخر زەمانێ، بانجی دیم وەبەر چاچی گەرمێنێ و لە کوێستانێ، بانجی دیکەم وەبەر پیر سولەیمانی لەبانێ، بانجی دیکەم وەبەر سوڵتان سەمەدی ماڵە خۆی دەکرد لە دەشتی ورمێ لەگەڵ کەونە لاجانێ، بانجی دیم وەبەر سوڵتان بایاقوبی ماڵە خۆی دەکرد لە کێوی فەرەنجی بەرامبەر گردی گۆزە گیرانێ، بانجی دیم وەبەر شێخ مارفی ماڵە خۆی دەکرد لە دەشتی مەحمەشەی بەرامبەر بە گردی گورغانی، بانجی دیم وەبەر بەرماڵسپی لە چوومەلانی، بانجی دیم وەبەر خدری زیندە و خدرەلیاسان نەمرن سەیاحن کەس بە مەنزڵیان نازانێ، بانجی دیم وەبەر ئیمام حەسەن و حوسەینی غەریب مەرقەدیان لە مەشەد و کەربەلایە، عەجەم و کڵاوڕەشیان دەچنە زیارەتی، دەڵێن ڕۆژی قیامەتی خوڵا دەمانداتێ ئیمانێ، بانجی دیکەم وەبەر حەزرەتی عەلی ڕۆژی جومعە و جەماعەتان سوار دەبێ لە دولدولی دەست دەداتە زولفەقاری دەچێتە غەزای گاوەڕقڕانی، بانجی دیم وەبەر سەوزە پۆشی لە حاجی خۆشی لە ترشەکانی، بانجی دیم وەبەر ئەو شۆڕە سوار سوڵتان سەعەد وەقاسی ماڵە خۆی دەکرد لە ترۆپکی کوێستانی، کەوم لێ بەجود ئەنگوتن لە قسقاپانی، کەلم لێ یاخی بوو لە چیمەنی هۆزانی، لە بن گویانم خۆش دێ هاڕێ قاڵ نییە لەگەڵ چریکەی کوتانی، خانم چوونە سەربورجی دمدمی خۆیان هەڵدەدێرن بەرامبەری بەردی شمشێرخانی، دڵی خانی بەبرینە چەند بەبرین برینە، زەینی خۆمدا چیمەنی هۆزانی، چەند شین و نازەنینە چۆمی باراندێزی دێتە خوارێ، چەند زوڵاڵ و شیرینە دیواندەری بازار بەتاڵکەری بوو کەس نەماوە بۆ مەژ نامێنێ، خانی برا دۆستان گوتیان بە خان ئەبدەلی مکریە بەلابۆت بم برایەکی دایک و بابیە، دەستت بۆ باوێمە سەرباڵچۆغەی شیران،
چێلانت بۆ بەجێ بێڵم لە بنەبانی دمدمیە، خەنجەرانت بۆ دەشکێنم گوێ لە نێرویە، شیرانت بۆ دەشکێنم گوێ لە دانزغیە، دەمانچەت بۆ دەشکێنم گوێ لە میسریە، تفەنگانت بۆ دەشکێنم خانی خۆم گوێ لە وەستا شاقولیە، ڕمبانت بۆ دەشکێنم خانی خۆم گوێ لە نەنزریە، مەتاڵانت بۆ دەشکێنم خانی خۆم گوێ لە کەرگەدەنیە، زرێیانت بۆ دەپسێنم خانی خۆم گوێ لە داودیە، ئەسپانت بۆ دەپسێنم خانی خۆم گوێ لە سەگلاویە، پیاوانت بۆ دەپسێنم خانی خۆم گوێ لە 30 ساڵیە. مەگەر ئەو شەڕێکی کردبێ ڕۆستەمی مازندەرانی لە بنچێوی دەماوەندی سپیدیوی دەهێنا زەوتی شیریە، مەگەر ئەو شەڕێکی کردبێ کوڕە ئێرانیان بە خوێن سیاوەشیە، دڵی خانی بەبرین چەند بەبرین برینە، بۆ دەچمە گوڵی دمدمی چ دمدمێکی ڕەنجینە، چۆمی باراندێزی دێتە خوارێ چەندی زوڵاڵ و شیرینە، لێم بوو بە قەسرێکی جوندیە خەمخواری دەبریەوە، بلا هەر لە شای هەتا خۆنکاری، هەر لە خونکاری هەتا شاهیە، شابە ئەبداڵی گەڕایە هوو لە دمدمی دی دەستگایە، لە ئیسپەهانی لێکردی ڕایە. شا عەباس دەڵێ حەسەن خانە بلا بکەین تەکبیر و ڕایانە، بەسەرمان داهات زستانە، زستان چوو ڕابرد هاوینە زووکە، شوغڵم بۆ پێک بێنە دمدم لە بوو بستێنە، ئەو ساڵ 7 ساڵە لە من یاخینە. دەڵێ شاه جێ ئاسیە ئەز نای چۆمێ، هیمدادی بۆ دێ لە ڕۆمێ، دەنشکێنێ تێک دەدا کۆمی، دەنکەن بە بەردی بنگۆمی، خەڵقی بەعام دەنکەن لۆمی. شا عەباس دەڵێ حەسەن خانی بە غەرەزە، بەس بکە قسەی دەناتەرزە، هەستە لە پێشم ڕابەزە، لە هیمدادت دێم ئەزە، دمدم لە زگی بە غەرەزە. حەسەن خان دەڵێ شا بەسم لەسەر بکە ناز و ئەرجوان، ئەگەر نەم ئەستان بەوان زوان، ڕەشم بکەن هەردوو گڕوان، دامنێ لە جێی ماڵی جوان. مەیتەر ئەسپیان دەرهێنانە، زینیان لە پشتی دەکتانە، تەدارەک و ناڵبەندانە، چەپەرچوو بۆ سەر ئێلانە، بەسەر شار و وڵاتانە، ئەو ئیرات و ئیرەوانە، ڕەشت و کشمیر و جێلانە، بێت لە ورمێلە لاجانە، سندوز بێت و مکریانە، سنە بێ سنوور بێ کرماشانە، دەرگەزێنە ڕژدەستانە، هەوێز و شوستەر و مەریوانە، 100,000 خان و سوڵتانە پایتەختیان ئیسپەهانە. و دەرکەوت لە ئیسفەهانێ، لە قوشەنی لە تۆغیانی، دار و بەرهاتە هەژیانی، تۆزگرتی بەری ئاسمانی، بۆ ڕۆژی ئاخر زەمانی. دەقشونان کەوت غڵوە، لەشکر تیبتیب ئاوا بووە، مانزڵێکیان هات قافڵانتووە، لەو کافری دەبە فێڵە، سەری ڕمبیان دەڵێی بێڵە، لەشکر لە دووی بوو بە خێڵە، مانزڵێکیان هات ئەردەویلە، کافر داژوێن لە مەجیزە، مەلعونە دین ڕیز بەریزە، مانزڵێکیان دەشتی تەورێزە. دێ لرفەلرفی بەیداغان، دێ دەنجی زرێ و قوڵچاغان، مانزڵ لە بناو مەراغان. قوشەن دێ ڕێبەریە دەڵێ خانی مکری لەکوێیە، مانزڵێکیان لە دەشتی خویە، لەشکر ئاژاوی بە مەخسووسی، لە خانی مکری دەپرسی، لەشکر لە دەشتی سندوسی، چەند لەشکرێکی ئەنگامەیە، بە قوشەن و زەمزەمەیە، هاتگرتی گەلی دارنەیە، ڕەحمان بەکریان لەگەڵ هەیە. جوابچوو لە بۆ خانیە، چاکە خۆبکە قەویە، عالەم بۆ ئەو بزوتیە، چاک شەڕێک لەسەر دینیە. خان دەڵێ ئەو شابێ ئەمنیش خانم، خالق بێ بە پشتیوانم، غوڵامی ڕەوێک شێرانم، قاتڵی کولی شیعانم. ڕۆژێکی بەیانی بەردا، لەشکری شای هات لەسەردا، ڕای پۆشی بوو دار و بەردا، هات لە بن دمدمی وردا. دمدم بەردی مەیدانی، لێی دەن تۆپی ئیسفەهانی، تۆزگرتی بەری ئاسمانی، مەرچاتی دادەگرنمانی، بۆ ڕۆژی ئاخر زەمانی. دمدم بەردی لە نزاری، لێیاندا تۆپی هەوشاری، حەو شەو ڕۆژان ئاورباری، دنیای داگر بە یەکجاری، خەبەر چوو لە بۆ هەوشاری. دمدم بەردی لە بەردی، لێی دەن تۆپی نەبەردی، تا ڕۆژی مەردی و نامەردی. دمدم بەردێکی زووپە، لێیاندا تۆپخانە و تۆپە. دمدم بەردێکی پانە، لێیاندا تۆپ و تۆپخانە، خەڵاتی پێ بکەن وێرانە. دمدم بەردێکی مەیدانی، لێی دەن تۆپی لە کارخانی، کاریتەی گەیە هۆزانی. دمدم بەردی دەبەیە، لێی دەن بە تۆپی کەلەیە، کاریتەی گەیە کوکەیە، خان بە غەزایە مەشغوڵە. دمدم بەردێکی خڕە، چوارتەرەفی لێوە بڕە، بە هەشتی بەشیر بکرە، خان بە غەزایە مەشغوڵە. دمدم بەردێکی شینە، 4 زستانە 5 هاوینە،
تێیدا خانی لە بزێڕینە زەفەریان پێ نەبردینە. وەکیل و وەزیر دەڵێن خان ئەو هەچینە. خان فەرمووی ئەوە کاروانینە. خان بە غەزایە مەشغوڵە. خانێک ڕابوو لە کوردانە، کێبوو لە حەمەدبەجی لیتانە، ڕووی ڕەش بێ لەگەڵ جوانە. لەسەر یەک نیمچووناڵانە زیز بوو چوو بۆ نێو ئەوانە، پێی نیشاندان سوو لە خانە، کێبوو لە کافری بێ ئیمانە، تێیان کرد هاژ و دەرمانە، پێی قڕدەبوون موسڵمانە، لەوان بووە ڕۆژی تەنگانە، لە کنیان ئاخرەت زەمانە، چەنگریان ئەو خاتونانە، لێیان تێک چوو جێومەکانە، خوڵایان بێت پشتیوانە. خاتونێک دێتە مەیدانێ، لە دڵی خانی دەداتانێ، لێت حەرام بێ جێی کابانێ، ئاو نییە پێی بکەین شیلانێ. خاتونێک دێو دەبەزی، ڕەبی خانە مارت گەزی، لێم ڕەش بوون سەر و گەزی. خاتونێک دێ بە فەقیری، چۆکی دادەدا لە پێشمیری، خان سەلا لە منی فەقیری، خان ئاو نییە پێی بکەین هەویری، خان حەیفە تۆ بێ مودەبیری، خان بە غەزایە مەشغوڵە. چێبوو لە خانی لە بزێڕینە، لە شەرافەتی خاتونی شیرینە، بەفرێکباری بە هاوینە، لە شەرافەتی خانی لە بزێڕینە، حەوشۆ ڕۆژان بەوێژینە، ڕایان وابوو بە هەزاری، سوارکن خدری برینداری، بە چەپەر بچێ بۆ خزمەت خونکاری. وەزیر وای گوت بە بوێری، چاکە قاقەزی بنێری، قەڵاتی بۆ شای بەجێبێڵی. چێبوو لە خانی جندیە، گوتیە تایەفەی غەزایە، هەرچی هەڵێ قەیدی نییە، هەرچی بمرێ فیداییە، هەرچی بکوژێ غەزاییە. تایفێک بوو تایفە کافری، گوتیان بەخان، پوچ و ناماقوڵت کرد تا سەرت هەڵدەگری، دەست بە شیر دەچین بۆ لەشکری. چێبوو لە خانی جندێ دەڵێ بانجی حەق وەر ئەوەیە، بێشەریکە هیچ شەریشی نییە، غەیرەز خوڵا هیچ کەسی نییە، یا بێ شێخی گەیلانی، شێخ جوندی بەغدادیە، سوڵتان معروفی کەرخیە، بابی فەرخی داودیە، بابی ڕابعەی عەدەویە، بابی شەمسی تەورێزیە، شێخ مەحموودی باڵەکیە، عەبدولعەزیزی شنوێیە، شێخ ڕەشی گەرگەروێیە. لە مەیدانی شەڕە قەرقەشە لە جێی ڕاوگان کەوتبوو لەشە، خان دەپرسێ ئەو هەکێیە، خان گۆڕەی ئەسحابە ڕەشە، سوارێک هاتووە ئەسپیشەیە، خان دەپرسێ ئەو هەکێیە، خان ئەوە گورەی پیرۆتی مەرجیە، سوارێک هاتووە بەنادری، بەز نییە چەکان وەرگرێ، خان دەپرسێ ئەو هەکێیە، خان ئەوە عەزرەتی خدرێیە، سوارێک هاتووە لە بۆ گەشتی، بەوێ سوورەتی بەهەشتێ، خان دەپرسێ ئەو هەکێیە، ئەو هەوەی سیماهی دەشتی، سوارێک هاتووە لە کارخانی، بەوێ سوورەتی ئیمانی، خان دەپرسێ ئەو هەکێیە، خان شێخ عەبدولقادری گەیلانی، سوارێک هاتووە هونەرمەندە، ئەسبابی دەعوایی ڕەندە، خان دەپرسێ ئەو هەکێیە، خان ئەو هەشاهی نەخشەبەندە، سوارێک هاتووە ئەسپی تازە، مل بەقەت لا پڕ ئەنگازە، خان دەپرسێ ئەو هەکێیە، خان ئەوەش سوڵتان سەعدی وەقازە. سەلاح شوران دەستدا چەهان، لەگەڵ سەفی دەمەلەکان دێت گەورەی شێخی باڵەکان، خان بە غەزایە مەشغوڵە. هات عەشەرەی دەم بە شەرە، هەمزە و هەباس و هەیدەرە، لەگەڵ مەقلوبی پڕبەسەرە، ئاڵاچی سوڵتان سەمەرە، بابی ئاڵای نەبیە، حەوتی پیتێک پەراندیە، خان دەپرسێ ئەو هەکێیە، کوژنی حەزرەتی عەلیە، بابێ بەیداخی پێغەمبەری، هەمزە بێ لەگەڵ عومبەری، بێ خالیدی ئیبنی وەلی. خان بە غەزایە مەشغوڵە. خان دەڵێ ئەبدال بەگا، ڕۆڵەی بابی بە من دەکەی چاک دەبی، دەڵێ بابە چی بکەم لێرە وەرا دوایی نایە، با بکەین مەدحی هورمز بەجی، ڕەبی نەزەری بە چەنجی، 10,000 دەبرێ مەرجی. خان ئەبدال و کاکە خانە، 7 شەوان و 7 ڕۆژانە، شەڕیان دەکرد بە شێرانە، شیران نەیاندی کێلانە، لەشکەوتبوون وەکی گردانە، خوێن ڕۆیی هەروەک جۆگانە، باڵچۆغەی شیران نەمانە، شەهیدیان کرد کاکە خانە. خان دەڵێ خانی غەزاییمە، هەتا لە دنی ئەس بژیمە، بۆ خۆم پەرژینی شەڕێمە. خان ئاوداڵ و کاکە خانە، گرتوبیان وعد و پەیمانە، دەست هەڵ ناگرن لەو کارانە. بانگم وەبەر میری میران، خان بۆ خۆی دەکات تەکبیران، 7 پولیدایە بەر شیران. بانگم وەبەر پادشای قودرەتی، خانیان شەهید کرد بە کوتکی خێوەتی، هاوار و ڕۆڕۆ دمدمە، ڕۆژێکی تاو هەڵاتی، عەجەم دەکاتن خەباتی، سەبر هەڵدەکشان بۆ بنقەڵاتی، کوانێ سواری دەنازەنین، چێبوو لە ئاڵی ئادەمان، قەڵاتی هەڵگر بە زەمان، چێبوو لە ئاڵی ئادەمانە، قەڵاتی هەڵگر بە زەمانە، 7 شەو 7 ڕۆژانە شەڕی دەکرد بە تۆپانە، قەڵاتی لە دوو نەدانە، کوانێ سواری دەنازەنین،
چێبوو لە ئاڵی بەجەرگا لەوانی کردەوە دەرگا لە خەنجەری دەمنی زەرگا لە هەزاری دەبڕێ مەرگە هاوار و ڕۆڕۆ دمدمە چێبوو لە خاتون پەروەری گوتی کاک ئاڵێ ئەتۆ ماوی ئەتۆش هەڵێ چێ لەبەر کاک ئاڵیە گوتی خاتونی پوچ و ناماقۆڵت کردیە بەشی خۆم غەزا کردیە شەهیدیان کرد کاک ئالیە هاوار و ڕۆڕۆ دمدمە چێبوو لە خاتونی خانی قبول ناکەن کافرستانی خۆمان هەڵدەدێرین لە چلکەوانی ئەی دمدمی بەردی دەلان جێگەی خان و خان ئاو دەڵان ئێستا بووی بە مەسکەنی خەرتەلان کوانێ سواری دەنازەنین